بەو تەکنۆلۆژیا باشانەی وڵاتی هۆڵندا زیاتر لە 600,000 تۆن بەرهەممان زیاد کردوێ. کاک حاجی دەمێت بزانم کۆبوونەوەی ژووری بازرگانی لەگەڵ نۆ گەورە بازرگانی هۆڵندا بە چی گەیشت ئامانساسی بوو؟ ئەو کاتتان باش ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەولێر ئەمڕۆ پێشوازیمان لە شاندێکی گەورەی وڵاتی هۆڵندا کرد کە پێکاتمە لە زیاتر نۆ خاوەن کۆمپانیای گەورەی هۆڵندا لە بوارە جیاجیاکان هاتوون، بواری بیناسازی، بواری کشتتۆکاڵی، بواری خۆراک، سەلامەتی کار، کۆمەڵێک بابەتی دیکە. کۆبنەوەکەمان ئێستا بەردەوامە کۆبنەوەیکی فراوان و زۆر باش بووە بۆی کە پەرە بە پەیوەندیەکانمان زیاتر بدەین و بەرەو پێشتری ببین زیاتر. باشە کاک حاجی دەمێت بزانم لەم ساڵدا هاوردەی هۆڵندەکان بۆ هەرێمی کوردستان ملیارێک و 200 میلیۆن دینار بوو. ئەوە تا چەند پشک بەبەر هەرێمی کوردستان دەکەیت تا چەند پشک بەبەر شارەکانی دیکەی خواروی عێراق دەکەیت؟ بەڵێ هاوردەی کاڵا لە هۆڵندا بۆ عێراق ملیارێک و 200 میلیۆن زیاترە. بەڵێ زیاتر لە 150 ئەم هاوردەیە لە هەرێمی کوردستانەوە داخل دەبێت بۆ شارە جیاجیەکانی عێراق دەڕوات. ئێمە لە بواری تەکنۆلۆژیا وەکوڵی زۆر ئیسیفادەمان لە ئامێرەکانی هۆڵندا کردو لە بواری کشتتۆکاڵی. بۆ نمونە ساڵی 2000 منداتایەکم لایە ساڵی 2000 بۆ نمونە دێن مثلەن پەتاتە تەنها 2000 تەن بەرهەم هێنراوە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە هەناردەی بکەین. ساڵی 2024 بەو تەکنۆلۆژیا باشانەی وڵاتی هۆڵندا زیاتر لە 600,000 تۆن بەرهەممان زیاد کردوێمە. ینی ئەوە پەیوەندیەکی باشە لەگەڵ هۆڵندا وڵاتێکی گرنگە لە ڕووی ئابووریەوە تایبەت بۆ هەرێمی کوردستان و هەولێر. باشە بەنیازن چی بکەم بۆی بەرهەمی هەرێمی کوردستان بۆ وڵاتی هۆڵنداش بڕوە یان چی نێردراوە یان بەڵێ دەڕوات چی دەڕوا بە نمونە؟ پەتاتە زیاتر بەس پەتاتەمانە لێسادا پەتاتەمان هەیە زیاتر پەتاتە هەناردە دەکەین بۆ دەرەوە هەناردە دەکەین بۆ دەرەوە هەنگوین هەناردە دەکەین بۆ دەرەوە ینی هەوڵ دەدەین شتی زیاتریش بکەین بەڕاستی.